لەگەڵ دروستبوونی پارێزگای هەڵەبجەدا کوردستان کەوتە ناودۆخێکی پڕلاقەیرانی سیاسی ئابووری ئیداریەوە. هەنگاونان لە ناو ئەو دۆخە پڕلاقەیرانە هەمەلایەنە بۆ دروستکردنی پارێزگایەکی نوێ بڕیاری بوێرانەیەویست. لەو چوارچێوەیەدا تەنها قوبات تاڵەبانی بوو کە گەورەترین ئەرکی گرانی گرتە ئەستۆ، ئەویش ئەرکی سەرۆکی لیژنەی بە پارێزگاکردنی هەڵەبجە بوو. لە قۆناغی یەکەمدا لە ڕووی داری و کارگێڕیەوە هەوڵیدا هەیکەلی ئیدارەی دیوانی پارێزگاکە میلاکی بۆدا بمەرزێنێ. لەو چوارچێوەیەشدا بە هەوڵی جێگری سەرۆکی حکوومەت 47 فەرمانبەر دامەزرێنرا. ئەمەش لە کاتێکدا بوو کە دۆخی هەرێم بە خراپترین دۆخی ئابووری و ئیداری گوزەریە کرد. هاوکات لە ڕووی پێکێنانی پەیکەری ئیداری پارێزگاکەشەوە بە سەرپەرشتی و هەوڵەکانی سەرۆکی لیستی 105 توانرا لەو ساتەدا تاوەکو ئێستا لە کۆی 12 بەڕێوەبەرایەتی گشتی 8 بەڕێوەبەرایەتی گشتی پێک بێنرێ. لەوانە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی، بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە، بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقاف و کاروباری ئاینی، بەڕێوەبەرایەتی گشتی شەیدان و ئەنفالکراوان، بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵ و ئاودێری، بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری کۆمەڵایەتی، بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانی و گەشت و گوزار، بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر. کام بەڕێوەبەرایەتیە گشتیانە لە ئێستادا مامەڵەی ڕاستەوخۆی ڕۆژانەی هاوڵاتیانی تێدا بەڕێدەکرێت، جیاکراونەتەوە لە پارێزگای سلێمانی. هاوکات لە چوارچێوەی دروستکردنی بەڕێوەبەرایەتیەکانی سەربا بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی پایتەخت 4 بەڕێوەبەرایەتی لە پارێزگای هەڵەبجە کراونەتەوە. لەوانە بەڕێوەبەرایەتی پۆلیس، بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆ، بەڕێوەبەرایەتی پۆلیسی ئاگر کوژێنەوە، بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان کە ئەمەش زوو بە زوو بە هەوڵی جەنابیان و پشگیری تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکومەتی خۆجەیی هەڵەبجە ئەم بەڕێوەبەرایەتیانە کرانەوە. سوود و خزمەتێکی گەورەیان بە پارێزگای هەڵەبجە گەیاند. لە چوارچێوەی دروستکردنی بەڕێوەبەرایەتیە مەدەنیەکانیش کە پێویستە بۆ هەیکەلی ئیدارەی هەر پارێزگایەک بوونی هەبێت، لە ئێستادا پارێزگای هەڵەبجە خاوەنی هەریەک لە بەڕێوەبەرایەتیەکانی لاوان و شوێنەوار و گەشت و گوزار و پۆستە و گەیاندنە. پاشان لەسەر ڕاستباردە و هەوڵە بەردەوامەکانی قوبات تاڵەبانی کاندیدی ژمارە 1 لە لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان فەرمانی کردنەوەی چەند بەڕێوەبەرایەتیەک لە پارێزگای هەڵەبجە دەرچووە کە لە ئایندەیەکی نزیکدا وەک هەر بەڕێوەبەرایەتیەکی کە دەکرێنەوە و خزمەت بە هاوڵاتیان دەکەن. لەوانە بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان، بەڕێوەبەرایەتی ئامار، بەڕێوەبەرایەتی وەرزش، بەڕێوەبەرایەتی ژینگە، بەڕێوەبەرایەتی گشتی و بەرهێنان. لە چوارچێوەی هەوڵەکانی قوبات تاڵەبانی بۆ دەرباسکردنی هەڵەبجە لە پارێزگایەکی هەرێمیەوە بۆ پارێزگایەک کە پایەکانی لە ناو فەرمانگە فیدراڵەکانی حکوومەتی عێراقی فیدراڵدا جێگیر بکات هەوڵی بەردەوامی داوە تاوەک لە ئەنجامدا هەوڵەکانی بە ئاکام گەشتوون لە دەرکردنی فەرمانی ڕاستەوخۆی وەزارەتی ناوخۆی حکوومەتی عێراقی فیدراڵ بۆ کردنەوەی چەند فەرمانگەیەکی فیدراڵی لە پارێزگای هەڵەبجە. لەوانە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە فەرمانی کردنەوەی بۆ دەرچووە لە ئایندەیەکی نزیکدا دەکەوێتە کار. ئەمە جگەلەوەی لە ڕووی پێکێنانی هەیکەلی ئیدارەی پارێزگاکەوە کۆڵەکەیەکی گرنگە، لەگەڵەوەشدا پاداشتێکی معنەویە بۆ خەڵکی ستەمدیدەی هەڵەبجە. هاوکاتکردنەوەی فەرمانگەی باری شارستانی هەڵەبجە و فەرمانگەی نووسینگەی کارتی زانیاری، فەرمانگەی ڕەگەزنامە، فەرمانگەی نشینگەی هەڵەبجە، فەرمانگەی هاتوچۆی پارێزگای هەڵەبجە کە لە ئێستادا فەرمانی ڕەسمیان لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی عێراقی فیدراڵەوە بۆ دەرچووە. ئەمە جگە لاکردنەوەی لیوایەکی پاسەوانی سنوور کە کارەکانی لە کۆتایی نزیک بووەتەوە. هەوڵەکانی سەرۆکی لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان قوبات تاڵەبانی تەنها لە وەرگرتنی ڕەزامەندی حکوومەتی عێراقی فیدراڵ لە چەند فەرمانگەیەکدا ڕانەوەستاوە، بەڵکو هەوڵی داوە بۆ وەرگرتنی ڕەزامەندی کردنەوەی بەڕێوەبەرایەتی پیشەسازی و فەرمانگەی پسوولەی خۆراک کە سوودی گرنگی تایبەتی هەیە بۆ پارێزگای هەڵەبجە. لە ئێستاشدا لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی ئامانجا ستراتیژیەکانیدا بەردەوامە بێت لە کارکردن بۆ دامەزراندنی تەواوی فەرمانگەکانی پارێزگای هەڵەبجە و پتەوکردنی ژێرخانی ئابووری و گەشت و گوزاری و پیشەسازی. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.